ئەم کاتتان باش بیسەرانی هێژان لە ڕادیۆ دەنگی گەلەوە با یارمەتی هاوکارانم گەشتی هەواڵەکانی ئەم کاتژمێرەتان پێشکەش دەکەین. ناوەندی ڕاگەاندنی هێزەکانی سووریای دیموکراتیک هەستەدە دەربارەی هێرشی چەتەکانی داعش ڕایانگەان کاتچەتەکانی داعش لە شارۆچکەی بەحرا لە ڕۆژهەڵاتی دەیرەزور هێرشێکیان کردوتە سەر خاڵێکی سەربازی و لە نێوان شەڕوانان و چەتەکان شەڕ ڕوویداوە بەهۆیەوە دوو شەڕوان شەهید بوون و پاشان چەتەکان هەڵاتون لە ڕاگەیاندراوەکەدا جەخت کراوەتەوە بەهۆی ئەو پشێویەی کە سووریای گرتوێتەوە داعش هێرشەکانی بۆ سەر باکوور و ڕۆژهەڵاتی سووریا زیاتر کردووە. هەروەها هەستە دەڕاشی دەگەێنن تێکۆشانیان دژی داعش بەردەوام دەبێت تا ئەو کاتێک کۆتایی با داعش دەهێنن و ئاسایشی هەرێمەکە مەسۆگەر دەکەن. لە باکووری کوردستان لە چوارچەوەی لێپرسینەوەکانی داواکاری گشتی و لە ئەنجامی هەڵکوتانە سەر ماڵاندا لەلایەن پۆلیسی تورکیاوە دوو کەس لە ناوچەی پیرتاغی دەرسیم دەستگیر کران و ڕەوانەی بەڕێوەبەرایەتی پۆلیسی تونچەلی کراون. هەڵمەتەکە لە چوارچەوەی لێکۆڵینەوە لە لێدوانی شایەت حاڵان نەهێنی و ئاشکراکاندا ئەنجام دراوە. ژنیوز ئاماری توندوتیژیەکان کە لا دژیژنان لە مانگی نیساندا کراوە بڵاو کردەوە. با گوێرەی ئامارەکە لە باکووری کوردستان و تورکیا 34 ژن و 3 منداڵ کوژراون و 14 ژن و 2 منداڵش بە گوماناوی گیانیان لەدەستداوە. بڕیاری دانانی سەرچەتە ئەحمەد ئەلهایس بە ناوی حاتم ئەبوو شقرا بە فەرماندەی فرقەی 86 کە ساڵی 2019 سکرتێری گشتی پارتی سووریای ئایەندە هەفرین خەلەفی شەهید کرد لەلایەن ژنانەوە شەرمەزار دەکرێت. ژنان دەڵێن کە ئەم بڕیارە ڕێگە بە تاوانباران دەدات کە لە سزا ڕزگاریان ببێت و درێژە بە تاوانەکانی خۆیان بدەن. ناظم هدى عليا هم كجني شرغا كم شرمزات كم لعنات دكن تنصيبا فاطم أبو شقرة دي مصدين ودك إسلامك وكا في سرق عمار هذه مسكورة أمريكا هذا إسلامك وكا في دستي كشنا جنادا هيا في خلف سدستيناك هذا كشتن هم لعنات دكن وبان كما مجتمع الدولي ريا إنه تشاوز إسلامك وكا جناك تنصيب دكن دستي برد كشنا جنادا هيا كشنا جالك انتهاكات دولي كرنا أم شرمزاتون لعنتك طلبان المجتمع الدولي دي عدالة الدنيا ده هذا الإنسان في وقت بناكي جرك جزء بدنا تنصيب به وبكنا جنا وقت وزارة الدفاع يعني قبولنا كم أزعطي حاجة من وقت الجن قبولنا كم أبو حاتم شقرة بكشتن كريا إذا حرارة شرقية كشتن كريا دزي كريا احتلال كريا جن دانا كشتن عم بيتشتي وقت جن قبولنا كم إنه أو بسلمة سلطوية معناته الجناوي قالك إنه كشتن جنا قالك يعذبن أما وقت جن بيتشتي قبولنا كم يعني أيه قول سلطة فجرة داعي قاعدة فرقة هشتي وششة بلا أو سلطة فجرة أوجي محاسبة بدي لأنه الجن وكا حبالها من خلق ديمقراطي بيبو سربستي وجاياتي وكوي هاتا كشتن عم بيتشتي قبولنا. سارة أحمد من ناحية شراغة. اليوم مقاتل هبين خلق عم ينتصر بدل ما يتحاسب. ئەمڕۆ لە بارێگای ڕەوتی هەڵویز عەلی حەمەد ساڵح بڕیاردەری ڕەوتەکە پەرلەمانتاریەم خولەی پەرلەمانی هەرێمی کوردستان لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا چەند زانیاریەکی سەبارەت بە دۆسیەی نەوتی هەرێم و گەندەڵیەکانی ئاشکرا کرد. عەلی حەمەد ساڵح دەڵێت لە ماوەی 26 مانگی ڕابردوودا لە کاتێکدا نەوتی هەرێم هەناردەکردنی ڕاگیراوە بەڵام 240 ملیۆن و 19 هزار بەرمیل نەوتی لە هەرێم فرۆشراوە کەچی دینارێک بۆ خەزێنی دەوڵەت نەگەڕاوەتەوە هەرێم 9 میلیارد دۆلاریش قەرزدارە. عەلی حەمەد ساڵح دەشڵێت حکوومەت 27 ملیۆن بەرمیل نەوتی فرۆشتووە کەچی هێشتا 50 ملیۆن دۆلار زیانی کردووە. لە
لە ناوەندی ئەرشیف توێژینەوە پەرتوخانە ژنی کورد لە شاری سلێمانی لە کۆڕێکدا ناسەندن بۆ پەرتووکی ژنۆلۆژی باشوور و زانستی ژنۆلۆژی کرا. پەرتووکەکە لەلایەن ئەکادمیای ژنۆلۆژیەوە ئامادەکراوە. پەرتووکەکە لە شێوەی کۆمەڵەوتارە و حەڤە بابەت لەخۆ دەگرێت کە تایبەتن لەسەر ژنانی باشووری کوردستان. پێشنیارەکە پێشنیاری ناگیهان ئەکەرسەلەکە تایبەت لەسەر تایبەتمەندی هەر پارچێکی کوردستان بە دیدێکی ژن دیسان بنووسرێتەوە. پێشنیارەکەی ناگیهان قوبوڵ دەکرێەوە بڕیار دەدرێت کە ژمارەکانی هەندێک لە ژمارەکانی ژنۆلۆژی تایبەت کرێ بە پارچەکانی کوردستان، هەر لە کۆلۆنیالیزم، هەر لە ئەخلاق، لە ئیستاتیکا، لە دیدێکی ڕاستی سۆسیالیزمانە و ڕەخنەگرتن لە زانستە کۆمەڵایەتیەکانە سەرتاسەری جیهانە بەشێکی دروشمی گۆڤاری ژنۆلۆژی بووە. یەکەم گۆڤاری ژنۆلۆژی لەسەر قەیرانی زانستی کۆمەڵایەتی دەستی پێکرد. دەسەڵاتی کوردی بزانێت کەسێک ینی لە ئەستێکی بەرزتر ئەڕوات لە قاچی خۆی زیاتر ئەڕوات هەنگاوانێ بڵین ئەوەیە کە بێسەر و شوێنەکرێ و دوورەخرێتەوە بڵین حەسەباکرێ چۆن با بڵین ڕوئیامان بەرەو لانی پرسە گرنگەکانیش ئەبات بە تەنها ئیشکردن نییە لەسەر ژن وەکو میتۆدێک وەکو بڵین زانستێک، بەڵکو لەسەر مەسەلە نەتەوەی و مەسیریەکانیش ڕامانەوەستێنێت. سەبارەت بە دەرچوونی سزای لا سێدارەدانی پەخشان عەزیزی و ریشا مورادی و شەریفە محەممەدی، پەریان ئەحمەد زەردەش ڕۆژنامەنووس لا باشووری کوردستان دەڵێت پێویستە ڕێکخراوەکانی ژنان بە یەکدەنگی و یەکڕێزی بڕیار لەسەر چارەنووسی خۆیان بدەن و پاڵپشتی ژنانی پاشەکانی دیکە بکەن. پەریان دەڵێت لا باشووری کوردستان بۆ پشتگیریکردنی ژنانی ڕۆژهەڵات جوڵانەوەیەک هەیە، بەڵام لە ئاسڕووداوەکاندا کاردانەوەکان کەم بۆتەوە بۆ کارەکەی دەگەڕێنەوە بۆ سیستەمی باشووری کوردستان. لەبارەی بە ئامانجگرتنی ژنان لەلایەن ڕژێمی ئێران و سەپاندنی سزای لا سێدارەدان بەسەریاندا دەڵێت هەمیشە بەرپرسانی ئێران لە دەنگی ژنان ترساون، چونکە پێیان وایە ئەگەر ژن هۆشیار بێت ئەوا پێشەنگی شۆڕش دەکات. هەروەها دەشڵێت دەبێت کەیسی هەریەکە لە ژنان پەخشان عەزیزی و ریشا مورادی و شەریفە محەممەدی بکرێتە پرسێکی نێودەوڵەتی تا سزاکان بۆ سەر ئێران زیاتر بکرێت. پێنج 1625 کەس کا پێکدەن لە چالاکوانانی مافەکانی ژنان و مافی منداڵان و تاکۆکیکارانی مافەکانی کرێکاران و چالاکوانانی ژینگەیی و بریندارانی شۆڕشی ژنجیان ئازادی، مامۆسایان نووسەران، هونەرمەندان، شاعران، خانە نشینان، پارێزەران و ئازادی خوازان و پەرستاران لە ناوە و دەرەوەی وڵات دژی سزای سەپاندنی سزای لا سێدارەدان بەسەر پەخشان عەزیزی زیندانی سیاسی کورد لە زیندانی ئێوین بەیاننامەیەکیان بڵاو کردەوە و داوای هەڵوەشانەوەی سزای لا سێدارەدانی پەخشان عەزیزیان کرد. ئاژانسی ڕۆیتەرز سەبارەت بە هێرشی موشکی هیندستان بۆ سەر پاکستان ڕایگەیان سوپای هیندستان بە موشک هێرشی کردوتە سەر شاری مزەفەراباد و بەهۆیەوە کارەبا لا سنوورەکە پچراوە. هەروەها وتەبێژی سوپای پاکستان ڕایگەیان هیندستان بە موشک بردومانی سێ ناوچەی پاکستانیشی کردووە. ئەو وتەبێژە جەختیشی کردوتەوە کە پاکستان وەڵامی ئەو هێرشانە دەداتەوە. پەرلەمانی ئەڵمانیا با زۆرینەی دەنگ فرێدریش مێرس لە هاوپەیمانەتی کریستیان دیموکرات و یەکێتی کریستیان سۆسیال و سوسیال دیموکرات وەک ڕاوێژکاری نوێی وڵاتەکەی دیاری کرد. مێرس لا گەڕی یەکەمی هەڵبژاردنەکەدا نەیتوانی دەنگی پێویست بەدەست بێنێت، بەڵام لا گەڕی دووەمدا لە کۆی 630 پەرلەمانتار توانی دەنگی 325 پەرلەمانتار بەدەست بێنێت. کەشتی هەواڵەکانی ئەم کاتژمێرەمان پێشکەشکردن بمێنن لا خێر و خۆشیدا.